بەناوی خۆی بەخشندە و میهرەبان وەکو بەشێکی زۆر لە شار و شارژەکانی دیکەی هەرێمی کوردستان لە شاری سلێمانیش تاقیکردنەوەی 63 فرموودە بەڕێوە دەچێت لە دوو ناوەندی جیاواز کە ناوەندی سەرەکیان یاریگای ئاشتیە لە ماوەی ڕابردوودا نزیکەی 3000 کەس بە مەبەستی بەژاریکردن لەم تاقیکردنەوەی نووسی بوو وەکو دەبینین الحەمدوللا ژمارەیەکی زۆر لە ئەوانی ناویان نووسیوە لە تاقیکردنەوەکەدا ئامادە بوون پێم خۆشە لەگەڵ سەرجەم چین و توێژەکانە گفتوگۆ بکەم بە تایبەتی ئەوانەی کە عوزرێکیان هەبووە لەوەی کە لایانی تەندروستیان هەماهنگ نەبوویان تەمەنێکی زۆریان هەم بۆ بەڵام نەبووتە ڕێگر و بەردەوام بوون لەوەی کە بەشداری ئەم تاقیکردنەوە بکەن دەمەوێت بزانم چ پاڵنەرێک هەبووە کە وای لەوان کردووە بەشداری ئەم تاقیکردنەوە بکەن لەگەڵماندا بوون فەرموو. سڵاو لە تۆش لە پۆلی شنی لە پۆلی هەشتم بژی ئەمە درێژبی چۆن بۆ بڕیاردا بەژای ئەم تاقیکردنەوە بکەیت؟ وەڵا پشتیوان بەخوا لە بەشە سڵاتان لەبێ من هەر وەکو قوتابیە بڕیارمدا کە بەشداری ئەم هینە ئەم ئیمتیحانە بکەم بۆ ئەوەی کە هیوادارم عمرێکم بۆ دەرچێ عمرە بکەم بۆ باوکم. سەلامەت یانێتی ئەمرەکەی خۆ بدەی بە باوکە؟ خۆش بیا خۆ باوکە زۆر حەزی و مەبەستێتی ئەمرەنجام بە بۆیەتی خی گەورە لێی خۆش بێ ببوو لە داوای لە بورنەکەی وامزانی لە ژیانایە و یعنی ئەتەوێت ئەو ئەمرە هەدی باوکتکەی کە لە ژیاندا دەماوە خی گەورە لێی خۆش بێ ئینشاءڵڵا ئەوە عاقبەت خێریەتی کە الحەمدوللا منداڵێکی وەک ئێوەی هەیە و لەم پرۆژە پیرۆزەدا بەشداری کردووە و خی گەورە لە باوکشی خۆش بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا دەستچاتان سەرتا بەنای خی گەورە زۆر سپاسی خواکەم کەم جارش جارێکی تر لەناو ئەم کۆمەڵایە کۆی کردمەوە ڕاستەکەی گرنگی ئەم پرۆژانە لەوەیە کە جارێکی تر وامان لێکا گروتین بدینەوە بە خۆمان کە فێری دینەکەمان بین کە بزانین دین هەموو شتێکە بۆ ئێمە ئێستا لێرە کە لە پرۆژەیە بەشداریمان کردو ڕاستە فەرموودەکان کورتن بەڵام زۆر واتادارن لە فەرموودێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ المەوت الحق واتا مردن ڕاستیە مرۆڤ بێ لێرە لەسەر ئەم دنیایە هەموو شتێک بە پێوەری مردنێک باتەوە هەر شتێک کە لەسەر مەرگا بزانی سوود و قازانجی بۆ تێ ئەبێ لەگەڵ یا خەریک بی هەر شتێکیش کە بزانی زیادێ و قازانجێکی نیە لەسەر مەرگا ئەبێ خەریکی نەبی لەبەرەوە منم جارە ڕاستە ڕەنگە بەشێک لە دینەکەم بزانم بەڵام حەزم کرد زیاتر فێر بم بۆیە بڕیانم تا بەشداری بکەم. تا چەند گرنگە لەم تاقیکردنەوانە بەشداری بکەین؟ وڵای من سەرەتا براکەم هاتووتی تاقیکردنەوەیەکە کرێ لە 63 فەرموودەی دووشەیە تر یعنی بۆ هەموو تەمەنێکیش ئەبێ ئیتر منیشتم بەشداریەکەم تر تاوەکو تقریبا 2 هەفتە سعین بۆ کرد لە ئەخیرە ئەمڕۆ تاوام کرد هەر ڕێک ئەمڕۆ ئیتر لەخوا بەزای امتحانەکەش زۆر ئاسان و تا ئەوەش گرنگە کە امتحانەکە ئەوەنە ئاسانە ئێستا خەڵکی ئەڵێ ینی من عمرەکەمەوە دەد ناچێت دڵنیام نایم بەس تۆ بۆ خوا ئەیکەی یعنی شەرت عمرەکە نییە بۆ دەرچێ ئەبێ بۆ خۆش بیکەیت. شتێک بوو کە من حەزم زۆر لێ بوو ئینشاڵڵا هەمووی عمرەکەی بۆ دەردەچێت لەسەر ئەوەش نییە کە عمرەکە بۆ دەرچێت ئەوە بوو خودای گەورەیەکەی. چەند ڕۆژ خەریکی سەعیکردن بۆی لە هەوڵ لە ئەو ڕۆژەوەی کە زانیمە بۆی هێمانگێ بێ لە ئەو ڕۆژەوەی زانیمە ئەیکەم جەناب 63 فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر کردووە؟ بەڵێ. چ فەرموودەیەکیان زیاتر کاریگەری لەسەر تۆ هەبوو زیاتر لاو گرنگ بوو زیاتر کاریگەری لەسەر تۆ دروست 56 ئەڵێ چی ئەو فەرموودەی پێغەمبەری خوا حەکم الطاعون یعنی تونجەرەکان تیاچوون ئەوە زۆر بەلامە گرنگ بوو اینجا ئەوەش زۆر لە ناویانە سعیم تیا کرد بوو. وەڵاهی خۆم من ڕەفیقێکم پێوتم بە تەلەفۆنی امتیحانێکی وا هەیە منیش خۆم پێشتر هەر هاتم بۆ ئێرە بۆ ئەوەی لە خزمەت خۆشەویستەکە و سوڕەتی ڕەحمان و سوڕەتی سەفەکەش هەرەمیشی دەجی باش منەوەم لە قورعەکە دەرنەچوم ئیتر بۆیە خۆشم زۆر حەزم کرد دایکمان ژوتیان تۆش بیکە ئیتر هەر یەک هەفتەم لە بەردەستا بوو بەڵام ئیتر خۆم هەر توانیم سایەکەکەم زۆر بەلام خۆش بوو زۆر سودیشم لێ بینیوە. تۆش پرسیارەکانت پێ چۆن بوو؟ وڵای ئاسان بوون زۆر ئاسان بوون و یعنی کاتێک کەمیش بوو من بە 5 ڕۆژ توانیم لەبەری کەم. تیواک پاکەرەوەیە سەرەتا دەستخۆشیمان هەیە بۆ ڕێکخەرانی ئەم پرۆژەیە زیندووکردنەوەی فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم جێگەی دەستخۆشیە کە لەناو ئەم خەڵکەیە ئەم فەرمودانە زیینوو ئەکرێتەوە ئێمە دەستخۆشیمان بۆ هەیە و دوعای خێرمان هەیە ئەو کەسانش کە بە هەر بیانوێک بێت کە لەشیان ساغ و فەرامۆشیەکەن کەم تەرخەمیەکەن ئینشاڵڵا بۆ جاری داهاتوو هەوڵ بن
ژیان دەرفەتە ژیان هەلە هەموو کاتێک ئەمە ناڕەخسێ بشکم ئینشەڵا بەخوا بڕۆنەوە و غیرەت پیا بکەن. چ فرمودەیەک لە فرمودان زیاتر سەرنجی جەنابەتی ڕاکێشا کە لە خزمەتی بووی لەم چەند ڕۆژەیە؟ جا وڵا هەمیان گەوهرن ناکرێ ینی تۆ بکوای بڵێ دوم دوو چاوە کامیانتەوێ هەمیان گەوهرن ناکرێت جیاوازیان بکەی هەمیان جوانن. ئەگە بتەوێ یەکێک لە فرمودانە بۆ ئێمە بەیان بکەی کە پێت خۆشویە شێریکەی لەگەڵ ئێمە بڵاویکەیت و لەگەڵ ئێمە چ فرمودەیەکە باسێکی بکەین لەمانەی کە لە خزمەتی بوویت بۆی بێتەوانەیە بۆ ئێمە. والله مثلا القرآن حجة أو زور جوانا مثلا تهادوا تحابوا أو يعني واما ليكا ضل دسكراو ضل فراوان بين باسی ئارام گرتنەکە ئەمانە هەمیشتێکی باشن کە وەوام لە مسلمانەکە خۆڕاگر بێ لە هەموو کاتێکا چ لە خۆشی چ لە ناخۆشی ئەمانە هەمووی تەشجیعی مسلمانەکەن کە ژیان هەمووی خۆشی نییە لە کاتی ناخۆشەکانشە ئینسان خۆی بگرێ. بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. من حاجة كم حاجة عمله بخوم وديك باوكم بسم الله الرحمن الرحیم بەخێراتنی ئێوە کەناڵی پەیامەکەم و زۆر سپاس بۆ پرۆژەی ڕۆژنای فەرموودە. من ئەم ساڵ یەکەم ساڵمە بەشداریەکەم لە فەرموودەیە تر یەکەم جار بڕیارمدا زۆرم پێخۆش بوو بەشداری تیا بکەم و شتم بەخوا بەست دڵنیا بووم کە بۆم دەرەچێت. چەند ڕۆژە سەرقاڵی لەبەرکردنی؟ وەڵام من لە یەکشەممە خەریکی ئەم فەرموودەیە نزیکەی هەفتەیەکە. ئارەوەڵە چی هەیە بۆ وانەی کە تا ئێستا بەشداریان نەکردووە چ پەیامێک هەیە بۆیان؟ وەڵا هاوتەمەنەکانت کە پێیان وڵی بەشدار بن و ئەوانەی بەشداری بکەن بۆ خۆیان سوودێکیان هەیە. ئەگەر من هاتم لەبەر خی گەورە ئەنجاوکو لەبەر ئەمانیش هاتم لەبەر دایک و باوکیشم هاتم من چەندین ساڵ 7 ساڵ هەر لە دەرزی قورئانم من هاتم بۆ ئێرە ئەگەر هیچشم بۆ دەرنەچێ من لەبەر خی گەورە بەشداریم کردووە. پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم دەفەرمێت المؤمنون آلف واتە بڕوادار دۆستە بڕواداری ڕاستەقینە کەسێکی کۆمەڵایەتی و زوو تێکەڵ بە خەڵک دەبێت و خۆشەویستە و خەڵکی خۆشیان دەوێت و هۆگری دەبن بەخێر لەو کەسەدا نییە کە هۆگری خەڵکی باش نابێت و خۆشی نابێن و خەڵکیش هۆگری خۆی ناکات و خۆشیان ناوێت. چەند ڕۆژە سەرقاڵی لەبەرکردنی ئەم فەرمودانەی؟ وەڵا 3 ڕۆژیان 4 ڕۆژ من پێچوو. الحەمدوللا دەخێر بێتە چاو خەڵکێکی زۆر لەخوا بەزدەبێت لە هەموو چنین تۆژەکان هاتن بەدەم پرۆژەکەمانەوە. الحەمدوللا پرۆژەکە فی سەبیلیلا لەبەر خاتی خوایە زیاتر بۆ گەشەگرتنی و تێگەیشتن و فێربوون و ڕاجعکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. تا چەند ئەم تاکردنەوانە گرنگن کە هەبن بەردەوام بن و بەژاریکردنی ئەمەش بەردەوام بێتە؟ بەردەوام زۆر خۆشە. ئەم کارانە هەر پرۆژەیەک ئەکرێت لە ئەم کارانەی کە ئەکرێت پرۆژەیەکی جوانە بەڕاستی دەستخۆشی ئەوێت هەم بەدەم خەڵکەوە هەم خەڵکیش کە هەساوە بە پرۆژەکە لەبەرەوەی یادخەرەوەیە لەبەرەوەی بەردەوام یادی پێغەمبەری خوا گیانەکەینەوە بەردەوام یادی فەرمودەکان یەکەینەوە بەردەوام لە بیری پێغەمبەر گیانین لە بیری فەرمودەکانیین لە خزمەتیین و دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەین لە جانابشتان و لەو خەڵکەش کە هاتووە بەدەم پرۆژەکەمانەوە. ئاڵنگاریەکانی بەدەمتان زۆر و ئەرکیشتان زۆرە چۆن بوو بڕیارتاندا دەرفەتێک بدۆزنەوە بەشداری؟ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم زۆر سوپاسانەکەم. وەڵی خۆی ئەمە ئەلحەمدوللا کارێکی زۆر چاک و یعنی زۆر بەسوودە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم کۆمەلگای خۆمان لەبەرەوەی کە ئەم خولە زۆر یعنی بەرچاو ڕۆشنیەک ئەدا بەم کۆمەلگەی خۆمان لەبەرەوەی کە هەم لە زانیاری علم و لە زانیاری فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شارەزابوون لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی ئیسفادەیەکی زۆر باشی بۆ ئەم خەڵکە هەیە الحەمدوللا بەرچاوڕوونیەک و شارەزابوون لە دینی پیرۆزی ئیسلام. هەندێک کەسێ بە پاساوی دەرفەتم نییە کاتم نیە خۆی با بڵێن دوورە خاتۆ لەم تاکردنەوەوانە بەڕاستیمانە پاساوێک نێمە خۆمانیان لێ دوور بخەینەوە. وەڵی منیشە خۆم وەکو خۆم شخصی خۆم نانەوەم
الحمد لله يعني سپاس بۆ خی پەروەردگار سێرەکەی دەرفەتی ئەوەم هەبوو یعنی بتوانم کە بەشداری بکەم یعنی تۆ ئەگەر بۆ سعاتێکیش بێ ئەتوانی هەر سعاتێکشی هەر بەشێکی لەبەرکەی یعنی 15 ینی بەشی یعنی الحەمدلله هەمووی باوەڕکە بیدە دەمیەک لەوانێ بڵم هەمووی سعاتێکی پێنەچوو سپاس بۆ خی پەروەردگار هەموویم لەبەر کرد الحەمدلله زۆر الحەمدلله. سلام علیکم بەخێر بن سەرچاوم زۆر پێ خۆشحاڵم بەم پڕۆژە جوانە زۆربەی بەشداربووەکان ئەڵەن حەزەکەینەوە دڵخۆشین پێی زوو دووبارە بێتەوە ئەوەی کە ئێمەی دڵخۆش کردبێ بە هاتنی خەڵکەکەی ئەوەندە زۆر بوون و ئێمەش لە خزمەتیان نابووین و ئەوەی پێمان کرابێ لە خزمەتیان نابوون. چونکە ئاسان بوو حەزم کرد بەشداری تیا بکەم ئەمە یەکەم جاریشم نییە 4 جار بەشداریم کردو تا ئێستا ئیتر لەبەر ئەوتم بە ئەم جار بەشداری کەم ئیشەڵڵا سەدیش ئێنم ئیشەڵڵا. وەڵا حەزم کرد بەشداریان فەرمودیەکەم هەم لەبەر ئەوەی فەرمودی پێغەمبەری خوایە لەبەری بکەم بۆی ئەوەشی عمرێکم بۆ دەرچێ بچم بۆ ماڵی خۆی گەورە. وەڵا بۆ 5 ڕووسایم کرد و ئەزانم سەد شوێنم الحەمدلله و ئەمە یەکەم جارشمان نییە ئەمە 4م جارمانە. یان چەند ڕۆژە مەشغوڵ سەعیکردنی بە حکمیەوەی وەزام خوێنەواریشتان نییە چۆن هەوڵتان داوە سەعی بکەن؟ وڵات تا 5 خوێنەوە دەرچوون بۆ 6 تۆزە عەرەبیش دەزانم وەڵام ماشڵا زۆر بووین خی گەورە بەزای وڵا هەردوو هەفتە هەر بڵێ مەگەر بڵێن بە 6 ڕۆژە بەس هەوڵدار ختم نەبوو مەبەستەکانمە مووی لەبەر کرد دوایی تر کە ختم کردی سێرم کردوتیان مەبەستەکان داغڵنی هەردووشێکە ئەوەی کاڵێ ڕەوا و مسلیم و ڕاو بخاری ئەوانە هەمووی لەبەر کرد ئەوە جارێکی کەس لە قورئان بەهاری دڵانە هەموویم لەبەر کرێ بەحسی ئافرەتەکانەکە دوایی کە خەتیان بۆیە نام وتیان وەڵامانە داغڵ نییە بەڵام لە خی گەورە بەزابێ شکر مێشکم باشە و زۆر حەزیژەکەم بەشداری کەم و ئیشەڵان سەیزێنم. چەند تاقیکردنەوە تا ئێستا بەشداری کردووە؟ وەڵایی سوورەتی ساف و بەهار قورئان بەهاری دڵانە و ئێروە بێتەوە سوورەتی ڕەحمان و سوورەتی ساف و لەگەڵ دەهینە ئەسماء الحوسنا و ئەم تاقیکردنەوەی ئەمڕۆ تاقیکردنە چوون بۆ بنکەیەکیش هەموو مەشغوڵ بنوتمەوە چییە وتی وەڵای ئیمتیحانە سەعیشتم نەکرد و 64 مێنە ماشاءالله یعنی یا جەناب الحەمدلله هەوڵ داوە لە زۆربەی تاقیکردنەوەکانە بەشداری بکەن. وەڵا لە خی گەورە بەزیاوێ چی هەیە بۆ ئەوانی تەمەنیان لە تەمەنی جەناب تایە و ئەڵێن ناتوانین و گوڕ ئێمە پیر بووین کاکە و ئەزانسی هەمووی دڵ حسابە خۆی پێغەمبەر لەم حەدیثا وتێتی تەقوانە ئەزانسی ئەگەر بە دڵ گوێی بیتێ و دڵی بیتێ فێرە بیت من لە خی گەورە بەزیاوێ لە دەورەی قورئانی شەم هەموو شەمەیەک جاران دووشەمان بێسە بووینەتە 4 شەمان ئەوە لە پێش کەرەتینەکە من لە دەورەی قورئانم سوورەتی هین جزئی عامەشم لەبەر کردووە لە خی گەورە بەزیاوێ درێژ بن ئینشەڵڵا ئەی چیت هەیە بۆ ئەو گەنجە تازانە و منداڵانی کە بەشداریکە نەمەش ئومێد بەخش نییە کە ئینشەڵڵا تەمەند درێژیان بۆ خوازم ئینشەڵڵا هەموو گەنجەکانمان بێنە سەر ڕێگەی ڕاست و بەخوا دنیا هیچی تیا بەسەر نییە دنیا خۆی نووسراوە دنیا مەتاع کەلوپەلە وەکو کەلوپەلێ وایە ئەزانی چی وڵی هەتا بێن بۆ حەدیث و بۆ گوێ لە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیینگوی کەنەوە قورئان بخوێنە بڕۆن بۆ مزگەوت ئەزان چی هیچ ڕێگەی خوێندنەکەیان لێ ناگرێ ئینشەڵڵا سەرکەوتووە بن هەموو گەنجەکان. چەند گرنگە بەشداریکردن لەم تاقیکردنەوەوانە؟ سەرەتا بەخێر بەنێ خوا بەخێر سەر هەردوو چاوانمان بەڕاستی ئەم تاقیکردنەوەانە زۆر گرنگە گرنگەکەی چیە الحەمدا خەڵک لێرە فێریشتی باش ئەبێ بەداخەوە ڕۆژگاری ئەمڕۆ ڕۆژگارێکە خەڵک زۆر بەلاڕێیا چووە خەڵک خۆڕەوشتی ناپەسەند جێبەجێەکە بەڵام الحەمدا ئەم شوێنانە خۆڕەوشتی زۆر جوان فێری خەڵکەکە و فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری خەڵکەکە ئەوە ژوە ئەکا کە کۆمەڵگەیەکی موسڵمانی کورتپەروەرمان هەبێ ئەم بابەتە زۆر گرینگە و ئینشاءالله هەوڵیم درێی زیاتریشی پێبین. تا چەمای دڵخۆشێکە هەموو چین و توێژەکان لەم یاریگاکن و لەم مەیدانەدا. سپاس بۆ خی تاقیکردنەوە. سپاس بۆ خی گەورە ئەمە فەزڵێکی خی گەورە بەسەر ئەم هەموو خەڵکی کە بەشداریان کردووە الحەمدلله عمرێکی باشیش کراوە بە دیاری تا ئێستا لە 10 بۆ 15 عمرە کراوە بە دیاری و ئینشاءالله احتیمالی هەیە زیاتریش بێ ئەمەش تەماحێکی زۆر باشی ئینشاءالله بۆ بەشداروان و بەردەوام ئینشاءالله. وەڵا هەر لە خەڵکی سلێمانی هەمووی لەبەر کردیان بەشێکی لەبەر؟ وەڵا هەموویم لەبەر کرد. ئەی چۆن بووی تاقیکردنەوەکە؟ وەڵا الحەمدولله زۆر باش بوو. 63 فەرموودە بەشێکیشی باسێکی پرۆسەکەمان بوو. سپاس بۆ خی پەروەردگار هەر لە سەرەتای دەستپێکردنەکەەوە الحەمدولله ئێمە توانیمان میکانیزمێکی وای بۆ دانی کەوا سەیتەرە بەسەر تەواوی کارەکە بکەین سپاس بۆ خی پەروەردگار ئەو بەرنامەیەکە بۆماندانە الحەمدولله جێبەجێمان کە لێرە
پرۆژەکە سوپاس بەخوای پەروەردگار ئەتوانین بڵین ئاسێکی باشی بەخۆ بینی ئەم پرۆژەش بڵێ ناوەڕۆکەکەی لە بەشێکی گرنگ پێک دێ ئێمە ئەم پرۆژەمان بۆیە ڕاگەیان زانیمان خەڵکی لە فەراغێکی زۆر گەورەدایە هاتین ئەم دووشە ئەم حەدیثەکانی پێ ساڵم ئەم دووشەمان وا داناوە کە هەم بتوانێت لایانی پەروەردەی کەسەکە ئەو فەراغی کە هەیەی پڕی کاتەوەتیایە سپاس بۆخوا ئەمەمان بۆ ئەوە دانە ئەلحەمدولیلاکەوە زانیمان خەڵکانێکی زۆر لە فەراغەکان ناتین ئەم پرۆژەمان تەقدیم کرد و کۆمەڵە کەسانێکیش هاوکارێکی باشمان بوون لێرەوە دەستخۆشییان لێکن هەمێ لە کەناڵەکە ئێشۆ دەستخۆشی لە بەڕێوەبەر و ستافی کارژێڕیانی ئاشتی بکەین کە بەدڵێکی زۆر فراوانە توانی ئەم ساحەمان پێشکەشکەن ئەمە جاری یەکەم جار نیە و چەند جارێکی ژەمایان کردو لێرۆ دەستخۆشییان لێکەین و هەروە دەستخۆشی لە برایانی ئاسایشی ئەم گەڕەکەکەین لە سەعات 3 نیۆڕەوە هاوکارمانن لەگەڵمان ناماونەتەوە هەتا ئێساکە لایەن چۆڵ نەکن ئەمەش بەڕاستی جێی دەستخۆشیە بۆ ئەوان زۆر سپاسیانەکەین سپاسی ئێوەشەکەین کە زۆر ماندووبوون بە پەخشکردنی ئەم پرۆژە گەورە کاویشاریان. جۆرە پرۆژانە گرنگیی تایبەتی هەیە بە تایبەتی بۆ ئەوەی کە لە ئێستا داوای لێ هاتووە خوێندن و خوێنەواری ڕووی لە کەسبوون کردووە بەداخەوە کە ئاواڵی ئەم جۆرە پرۆژانە و ئاکات کە هەموو تەمەنەکان لە منداڵێکەوە هەتاکو و کەسێکی بەتەمەن ئەتان خۆتانی بینن کە هەمووی بەشداری ئەکات و زانیاریەکانیان هەمووی ئاسان کردووە لە نامیلکەیەکدا بڵاویەکەنەوانێ لەسەر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر دوعاکان لەسەر فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گرنگیی تایبەتی هەیە لەبەرەوەی دووبار ئەم وامالێت ئەم فەرمودانە ئەکەین بەکارێنین لە ژیانی ڕۆژانی خۆمانەوە بڵاوی ئەکەینەوانێ پێغەمبەری خۆشەویستە فەرمێ صلی الله علیه و سلم و ئەفەرمێ ئەگەر تەنها ئاەتێکیش بێ لە منەوە بیگەێنن يعني گەیاندنی ئەوەندە مهمە ئەمجا ئەم جۆرە پرۆژانیشە کە کاتێک بڵاو ئەکرێتەوەوان و بانگەوازی بۆ ئەکرێ ئەگەر من بە کەسەکەی خۆم بڵێم بە خێزانەکەی خۆم و بە خوشکەکەی خۆم و بە برادەرەکانی خۆم بە دۆستەکانم بڵێن ئەمە خێرێکی گەورەیە وەکو خۆشەویستە فەرمێ من دل على خير فله مثل أجر فاعله هەر کەسی ڕێگە نیشاندەری کارێکی خێر بێ ئەوە پاداشتی ئەو کەسەی بۆ هەیە بۆی گرنگێکی ئەجگار زۆری هەیە هیوادانی ئەمە بەردەوامی هەبێت بە تایبەتی لەم جۆرە پرۆژانەدا کە لەم شار و شارۆچکەکانە ئەکرێ الحەمدولیلا ئەمە ئەیسەلمێنێ کە ئێمە هێشتا ئیماندارێکی زۆر الحەمدولیلا ئیماندارێکی زۆرمان هەیە و مسلمانێک کە بەو پەڕی بڕوا و لێ هاتووی خۆی هاتووە لە کاتی خۆی و لە ژیانی خۆی خۆش ئەبێ بەم دۆخ و بەم وەختە یەک بەشدارێکە لەم جۆرە پرۆژانە بۆیە جێگای دەستخۆشیە جەزاکم الله خەیرن بۆ ئامادەکاری ئەم پرۆژانە بارەک الله فیکم خوای گەورە بیان پارێزێ. کە گوێبیست بوون قسە و وتەی بەشداربووان و سەرپەرشتیارانی پرۆژەی 63 فەرموودە بوو کە باسییان لەوە کرد سەرڕای هەموو ئاڵنگارەکان بەڵام هیچ نابێتە ڕێگەل لەوەی کەوان بەشداری لەم تاقیکردنەوانەدا بکەن و خۆیان بەهرەمەند بکەن لە خێر و بێرەکەی تا بەرنامە و بەیگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاردە زایان ناکات.